گرێبەسەنەوتەکانی هەرێمی کوردستان بە جۆرێکدا ڕێژراوە وەک بڵێی ئامانج لێی بە تەڵامبردنی نەوتەکەیەتی. کرێی دەرهێنان و گواستنەوەی نەوت لە کوردستان 33 دۆلارە و لە عێراقیش تەنها 6 دۆلارە، جیاوازیەکەشی بۆ هەر بەرمیلێک 27 دۆلارە. ئابووری ناسێک بە ئومێدی خۆی نیشانداوەلەوەی جارێکی دیکە نەوتی هەرێمی کوردستان هەناردە بکرێتەوە. لە ڕاستیدا تاوەکو ئێستا حکوومەتی عێراق ئیرادەیەکی بەهێزی نییە بۆەوەی کە جارێکی دیکە نەوتی هەرێمی کوردستان ڕەوانە بکرێتەوە. ئەمەش هۆکاری خۆی هەیە، یەکێک لە هۆکارە هەرە سەرچیەکان دابینکردنی کرێی کۆمپانیا نەوتیەکانە کە جیاوازیەکی یەکجار زۆری هەیە لە نێوان عێراق و هەرێمی کوردستان. لە عێراقدا کرێی کۆمپانیا نەوتیەکان 6 دۆلارە، بەڵام لە هەرێمی کوردستان 33 دۆلارە، یعنی جیاوازەکەی نزیکەی 27 دۆلارە. حکوومەتی عێراق ئامادە نییە ئەم کرێ زۆرە بدات بە کۆمپانیەکان و یەکێکە لە هۆکارە هەرە سەرچیەکان کە تاوەکو ئێستا نەوت نەڕۆیە. پسپۆڕانی ئابووری باز لەوە دەکەن عێراق و هەرێمی کوردستان خۆیان ئەوەندە بەهێز نین، بۆیە وڵاتانی نێودەوڵەتی دەستوەردان لە کاروبارەکانیان دەکەن. ناکۆچی نێوماڵی کوردیش هێندەی دیکە پێگەی کوردی لاواز کردووە و بەغداش لە دوای تۆڵەیە لە هەرێمی کوردستان. جزئێکیان پەیوەندی بە وڵاتانی ئەقلیمی هەیە کە دەستوەردانیان هەیە لە کاروباری عێراق. بۆ خۆتان دەزانن هەم کوردستان و هەم عێراق خاوەنی دامەزراوەی هێندە بەهێز نین، بۆ خۆیان خاوەنی قەراراتی بەتایبەت سیاسی و اقتصادی خۆشیان بن، بۆیە کە وڵاتانە تەداخل دەکەن کێشەکان ئالۆستەر دەبن. و هەرێمی کوردستان ئەو لە ئێستا لە پێگەچی لاوازدایە ئەو پشتیوانی نێودەوڵەتی هەیبوو لە دەستی داوە، بۆیە ناتوانێت ئێستا وەکو پێشتر لە بەرامبەر بەغدا بوەستێ و کارت بەکاربینێ. بەغداش ئەم فرسەت ئەم دۆخە بە فرسەت دەزانێت و هەوڵی تۆڵەکردنەوەی خۆی دەدا و هەوڵی لاوازکردنی زیاتری هەرێمی کوردستان دەدا. لە کۆتا مانجی ساڵی 2023 داین موچەخۆران لە بێباکی و بێخەمی بەرپرسان بە نادیاری 3 موچەی تەواو کۆتایی بەم ساڵ دێن و ترسیش هەیە 2024یان لەم ساڵیان باشتر نەبێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.